لەسەر چ بنەمایەک هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانەکەن. بەخێر بن سەرچاو ئیدارەی با بڵێن فستیڤاڵەکە فۆرمیان ئامادە کردووە کە تیا 4 کەتیگۆریان جیا کردوێتەوە لەسەر ئەساسی ئەو کەتیگۆریانە کە زۆر منسفە بەڕێی من بۆ هەر کاتیگۆریەک بڕێک با بڵێن نمرەیان داناوە کە لە دوایە کۆکرێتەوە. ئەم کاتیگۆریانە پەیوەندیان بە چیەوە هەیە بە شێوازی دەربڕینی ئەو با بڵێن بیرۆکانی کە هەیەە ئەمێکێکیان بۆ نمونە یەکێک لە کاتیگۆرەکانی کە تا چ ڕادێک ئەو بیرۆکەیە ئۆریجینەڵە ینی پێشتر نەکراوە یاخود ئەگەر کرابێتیش ئەم چی ئیزافەیەکی کردووە چۆن پەرەی پێیاوە بڵین و یەکێک لە کاتیگۆرەکانی کەش ئەوەیە خوێندکارەکە چۆن توانیوێتی ئەو بیرۆکەیە بەرجەستە بکە ئایا لە شێوازی باسکردنیە یا شێوازی دروستکردنیان لەبەرەوە ئەمانە بەڕێی من باشە شتێکی باشە چکە تۆ ناچی یەکسەر تەقییمێکی یاخود هەڵسەنگانی بۆکەی لەسەر ئەساسێکی زۆر با بڵێن جەنەرال یاخود فراوان بەڵکو ئەچیتە سەرەوەی کە کاتیگۆری بە کاتیگۆری نمرەی خۆی ئەیتێ حەق خۆی ئەیتێ بەعزەکەی لە کاتیگۆریەکە باشە حەق خۆی ئەیتێ بەعزەکەی خۆزە خراپترە دەرەجەی کەمتری ئەیتێ ئەموو شێوەیە و بەڕای من ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر شتێکی باشە چکە ئەم خوێندکارانە لە تەمەنێکی زۆر مناڵیە فێرە بن بیرکەنەوە لەسەر ئاستی ئەوەی کە چۆن توانن ژینگەکەیان مەسەن بۆ نە باشترکەن شێوازی بیرکردنەوە لە داهێنانە بەرەو پێشەوە بەرن ئەمە زۆر باشترە بە تەکید ئەمە با بڵێن پاڵپشتی ئەو دەرسانی کە خوێنن کە مقررە بۆیان ئەمە شتێکی دەرەکیە ئیزافەیە بۆ ئەو شانێکەکە طبعا ئەمە زۆر شتێکی باشە من شخصی خۆم ئەمە لەوانەیە بڵێم 4 ساڵم بەشداریەکەم وەکو دادوەر لێرە ساڵ بە ساڵ پرۆژەی زۆر جوانە بینم زۆرم پێخۆشە کە ئەم خوێندکارە گەنجانە لە تەمەنێکی وا مناڵیاتوان ئەوە بیرۆکی زۆر جوانیان هەیە هیوادارم سەرکەوتوو بوون. پێتان وایە ئەم پرۆژانە کە خۆتان بینیتان خوێندکارەکان لە تەمەنی جیاوازی تیا بوو سەرەتایی ناوەندەی ئامادەیی ئەم پرۆژانە هەم کاریگەری هەبێت لەسەر ژیانی داهاتویان لە زانکۆ هەمیش کاریگەری هەبێت لەسەر بەرەو پێشچوونی وڵاتەکەمان پێتان ڕاتان چێ بەرامبەر بێگومان زۆر کاریگەریە بێت زۆر ئەرێنیشە کاریگەریەکەی چونکە ئەمان قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوەشن هەموو قۆناغیش بەشی خۆی حەقی خۆیان ئەگەر لە ئێستەوە فێرمان کردن ئەبەو شوێ بیرکەنەوە بە تاکید لە قۆناغەکانی داهاتووشە بیرکردنە فراوانترە بێت و هاوکاریەکە زۆر هاوکاریانەکە بۆی کە قۆناغەکانی داهاتوان بە سەرکەوتووتر ئەنجام بن. هیوادارم لە هەموو قوتابخانەکانی کە خوێندکارەکانی کەش شتانە دەستان خۆش بە یاخواز